بەڵایزان لە بەشی دووەمی بەرنامەکەمانە باس لە خێزان و خزمایەتیەکەین و بۆ ئەوی بتوانین خێزان و خزمایەتی بە باشی بتوانین خزمایەتی بکەین یاخود لە ناو خێزانەکانمانە باش بین. کۆمەڵێک ئاداب هەیە، کۆمەڵێک کللتور هەیە بەتایبەت لە نێو کۆمەلگای کوردەواری. زیاتر قسە بازەکەین دەربارەی ئەم بابەتە لەگەڵ بەڕێز مامۆستا سەرکەوت عەبدولقادر ماستەر لە کۆمەڵناسی و کۆمەڵناس. مامۆستا زۆر بەخێر بێت. خێزانی کوردی لە ئێسایا چۆن دەبینی مامۆستا؟ خێزانی کوردی تا ڕادەیەک ئیسەش هەر باشە. ئەو ڕێڵ و بنەما خێزانیای و خزمەتیانی کە تایەتی تا ئەم ساتش پاراستوێتی، بەڵام ئەگەر ئێمە بەراوردێکی زانستیانە بکەین لە دەیەکانی ڕابردووە زیاتر خێزان بەها و پەیوەندێکی بەهێزیان نەبوو و زیاتر ئەو هاوسۆزی و ڕێز و خۆشەویستی و ئادا بە جوانانەی کە لەناو خێزانەکانە هەبوو دەبوو هۆی دەمەزەرکردنەوەی پەیوەندی کۆمەڵایەتەکان، دەبوو هۆی زیاتر پتەبوونی پەیوەندی خزمایەتی. لەبەر ئەوە هەموو ساتەکان زیاتر یەکانگیر و بەیەکەوە بوون لە خۆشی و ناخۆشیدا. هەر لەبەر ئەمەش بوو لە کاری هەرەوەزی هاوکاری یەکتریان ئەکرد لە بۆنەکانە زیاتر هامشۆ سەردانەکان زیاتر ڕوحێتێکی زیندوتریان پێوە دیار بوو. لەبەرەوە هیچ وشەیەک ناتوانێت پێناسەی بەها و بنەماکانی خزمەتی و خێزان کە ئەگەر بێت و ئەم خزمەتی و خێزانە برەوی پێ نەدێت و بە زیندوی نێڵڕێتەوە. هەر لەبەر ئەمەشە لە کۆمەڵگەی خۆمانە وەک دەبینین چەندین ڕێگەی شێوازێک کە بەهاکانی پەیوەندی خزمەتەکان خێزانداری و خزمەتی بەهێزەکە و تازی ئەکاتەوە. ڕەنگە بۆنەکان بۆنە ئاینی کۆمەڵاتەکان سەردانکردنەکان هەموو ئەمانە ڕێگەیەک ملۆ ڕێگانی کە دەبێتەوەی زیاتر بەهێزبوونی بنەمای خێزان و خزمەتی. کاتە مامۆستا سەرکەوت ئێستا ئەتوانین بڵێن مەترسێکی زۆر لەسەر خێزان و پەیوەندی خزمەتیەکان هەیە؟ بێگومان ئێمە یعنی باشترین بابەت دوێ کە بەراوردێکی زانستیانە بکەین کە لە دوودەی ڕابردوو سێرەکەی خێزان ئێستا بردووە لەو وەزیفە و ئەرکە خێزانەی خۆش خەری کاڵ ئەبێتەوە. ڕەنگە گرنگی بەو پەیوەندی خزمەتی و خێزانیانە نەدا. ئەو بازم کۆمەڵاتیانی کە بۆی دیاریکرا و ئەرک و بەرپرسیارەتی کە هێتی بە دەستەشانەتی مەیسەری ناکات، جێبەجێ ناکات. لەبەرەوە خێزان و خزمەتی بریتیە لەو پەیوەندی وەرگرتن و بەخشنی کە لەناو خێزانەکانە هەیە. زۆر خێزانمان هەیە کە ئێستا ئەیبینین ڕەنگە لە ئاسێکی بەرزی بڕوانەمەشدا بن، بەڵام ڕۆحێتی خزمەتی و خێزانداری و بە خزمەتەکان کاڵ کردوێتەوە. لەبەرەوە کە تۆ سەردانی کەسێک ناکە ئەوژوو کە سەردان ناکە. ڕەنگە ئێمە بەواتایەکتی قسە بکەین خێزان و خزمەتی لەگە ڕەکەمیلەکانە زیاتر ڕۆحێتێکی زیندوتری پێوەی. بۆچی؟ چونکە زیاتر هاموشیان بەسەر یەکترێ زیاتر ئەو وەرگرتن و بەخشینە زیاتر ڕۆحێتێکی زیندوتری تایە. بەڵام بەمانە گشتەکە هێشتا لە کۆمەڵگەی کوردەواریە ئەو ئادا بە جوانانە هێندە بەهێزن کە ئەتوانین بڵێن خێزانی کوردی خێزانێکی تومتۆڵە لە چاو ئەو هەموو پێشهات و بەرکەوتنە نەرێنانەی کە بەر کۆمەلگا ئەکەون بەر خێزان و کللتور ئەکەوێن. ئەتوان بڵێ هەتاکو ئەم ساتەش خێزان بەهایەکی بەرزی هەیە، خزمەتی هێشتا بەهێزە کە هەموو ئەمانەش بوو ئەکا کە وەکو ئەو تاکانی کە لەناو خێزانەکان وەکوە لە ناو قەڵایەکی بەهێزا بێ کە تاکان لە هەموو لانە نەرێنەکان ئەپارێزێ. ئەمەش بەچیە؟ ئەمەش بەو ئاموشۆ بەهێزکردنی پەیوەندی خێزانی و خزمەتی و بەو بنەما ئاینی و پەیوەندی کۆمەڵاتیانی کە هەیە هەموو ئەمانە بێتە قەڵغانێک بۆی بەها خێزانەکان و خزمەتەکان بپارێزرێت. زۆر ڕاستە. ڕەنگە من ڕێیم پێچوانە بێ لەگەڵۆنیان من پێم وایە خێزانی کوردی کاڵەوەتەوە زۆر زۆر بەهێزترە. بڵێم بۆچی؟ مامۆستا سەرکەوت زانستیە ئەو ئۆتۆمۆبیلەی تۆ بەکاریدێنی مۆدلەکەی ئێستا 80 هەمومان پێمان خۆشە مۆدێلی وەنیە ئامێری مۆبایلەکەمان جلوبەرگەکەمان واتە تەبیعیە کۆمەڵێک ڕەفتاریشمان مۆدێرنانە بێ هاوشەردەم بێ. بە نمونە من پێم وایە خێزانی کوردی هێشتا زۆر زۆر باشە وەکو بەڕێزی ئاماژت پێکرد. بەڵام چۆن ئەم وێنە زەینیە لە مێشکمانە بگۆڕی ڕەنگە ڕۆژگارێک منیش وا بینم کردێتەوە تاوەکو بەڕاستی کەمێک دیراسەم کردێ کە لە مێشکی خۆمانە لای بین خێزانی کوردی بەرەو لاوازی ناڕوە. ئەوە ژیانەکە بەعام ئەگۆڕێ بەڵام خێزانی کوردی باششکە هەر ئەم بیرکردنەوە ڕەنگە وا بکەم من ئیتر بڵێ تازە وای لێ هاتوو منیش بمە بەشێک لەو ساردبوونەوە هەمومان بەیەکەوە ئاراستەکە بەرەو خراپی بەرین لە بەرەوەی باشی بکەین. ڕاستە خۆی ئێمە گە ورتر قسە بکەین دەیان تیۆرەی ویش لەسەر خێزانەکە بۆمە ئەو تیۆرانەکەی سوسۆلۆژیای خێزانمان هەیە، تیۆرە دەروناسەکانی خێزانمان هەیە، ئەو زانستەکانی تر کە باز لە بابەتی خێزانەکە. لەبەر ئەوە
بەورد و دریشتی ئەگەر ئێمە زیاتر ئیش لەسەرمەکەی بابەتی کللتورە ینی ئیش لەسەر بابەتی کللتوریەکە و لایەنە ئادابەکانی زیاتر ئەگەر لە خێزانە هەتاکو لایەنە ئادابەکەی و لایەنە کللتورەکەی بەهێز بێ خێزانێک و قەڵغانێک وایە لە کۆمەلگایە چکە ئێمە باسی تاکەکەین باسی خێزانێکی کۆمەلگای کەواتە گەر ئێمە خێزانێکی سالم و چاکمانە بێ کۆمەلگەیەکی زۆر بەهێزمان هەیە ڕەنگە تۆ لە ڕووی سیاسی و بتوانانی کۆمەلگەی دە بەڵام لە ڕووی ئادابەکانی خێزان هێشتا خێزانێکی بەهێزمان هەیە هەموو تاکێکیش لە کۆمەلگەیەک لە باوشی خێزانێکە لە باوشی ئەو سنوورە ئاداب و کللتوری کۆمەلگەکەی خۆیەتی یعنی بۆ منە هەرچۆنێکی مەبیر لە خێزان بکەینەوە لە چوارچوی ئادابی کللتوریدایە لەبەر ئەوە بەڵام ماوە ساسەکەوت ینی ببوورە ڕاشتەگرم هەز ناکەی کۆمەڵە کللتوریشمان هەبوو باش نین من حەسەکەم زۆر بە خێرایی وەڵام پرسیانە بێتەوە گە خێزانێک بە زۆرژن بێنێ بۆ کوڕەکەی بە زۆر کچەکەی بابش ئەمە ئادابێکی باشە یا خراپ ناخراپ خێزانی کوردی ئەمە بوو شکری ئێسامە نەماوە بێگومان سێریکە ئێمە خێزانی کوردی هەنگاوی باشیشی سێریکە بە ئێمە ورتر قسە بکەین لە هەموو کللتورێکە ئێمە کە باسی کللتورەکەین یعنی هەموو ئادا باش و خراپەکان لە خۆیەگرێت لە هەموو گیانشە لە گیانی عەربی لە گیانی ئیسلامی لە وڵاتە پێشکەوتەکانە لە کۆمەلگەی کوردیشا بێبەش نییە لەو ئادابە نەریانیانە ینی بۆ نمونە بەڵێ ڕەنگە لە بابەتی خێزانداری و ژنێنان و زەواجکردە کۆمەڵی پرۆسی هاوسەری ئیسا هەر باوی نەماوە لە کۆمەلگەیە لە ناو شارەکانە ڕەنگە تاگوتەرە لە شوێنێک بۆ شوێنەکانی ترا گۆڕابێ هەتا لە پرۆسی ماڵداریە بۆ لە ئاڵتونکردن لەوەش ڕەنگە لە پێشترز هەر لە پرۆسی گواستنەوە و مارەکردنەوەە زۆ گۆڕاوە هەنێگە ئیسە بکەی سیمایك شارەسانەتی تری لەبەرایە بەڵام ئێمە باسمە لە بابەتی خێزان و پرۆسی خزمەتی و خێزانداریە مادەم ئێمە لە ئادابێکی کۆمەلگەی کوردەوارە ئیشەکەین زیاتر گرنگیین بۆ مۆرکە ڕەسەنایەتێکیش لەسەر خێزانەکە هێشتا کۆمەلگەی کوردیمان کۆمەلگەیەکی بەهێزە خێزانداری لە بەهایکی بەرزایە خزمەتی لە لووتکەدایە بۆچی چکە ئێمە لە خۆشی و ناخۆشی لە زۆر بوارەکانە لە بۆنەکانە هێشتا پەیوەندی خێزانەکان بەهێزن بەمانایەکی تر ڕەنگە ئەو خزمەت و خێزانداری بە خەندەیەک بێتەوەی چارەسەرکردنی کێشەکانمان ڕەنگە دوو خێزان بۆی سەرقاڵی و دەمەقاڵی ژیان و تۆ تووشی ئاسەنگێکە بن پەنانە بەنەبەری ڕەنگە بۆی داوەتکردنێک بۆی تەلەفۆنیکردنێک بۆی ئەو ڕاڵە بێزی خزمەتی کە هەیە ئەتوانێت کارەکانی خۆی دووبارە تازە بکاتەوە هەموو خزمەتی و خێزاندارەکان چوارچەوەیەکی ڕەسەنایەتی کللتوری ئەو کۆمەلگەی پێوە دیارە ئێمە ژوو کۆمەلگەی کوردی ینی شانازی بە هەموو ئەو پرەنسیبە خێزانداری و خزمەتیان ناکەین کە هەم بەهاکانی کۆمەلگە ئەپارێزێ هەم مۆرکێکی ڕەسەنایەتی پێوەیە هەر ڕەنگە ئەم شارە کۆمەڵێک بەهای جوانی هەبێت کە بۆ تاک بەتاکی کۆمەلگەی کوردواری شانازی پێ بکە ڕەنگە هەنێک ئاداویشمانە بکەنەرێنی بێکو باسماکە لەسەر بابەتەکان کە لە ساڵان ڕابردووە هەبوو لە ئیسا کاڵ بێتەوە زۆر باشە ڕەنگە زۆر بمان کۆمەڵک قسە هەیە بیبیستین زۆر جار ڕوتراوە دووری و دۆستی ترەگەر لە خزم کەس دووربی بێکێشەی بێ سەر ئێشەی بەڕاستی ڕەنگە ئێستا کەسێک پرسێ بۆچی گرنگە من ئەم گرنگی بە پەیوەندی خزمەتی یاخود خێزانی لە کاتێکە ڕەنگە سەرم سوکتر بێ تا ڕادێک دوور بم لە هەندێک بابەتی ترەوە خۆی بەڕاستی ئەگەر ئێمە باسی خزمەتی بکەین لە کتێبەکانە لە بابەتە ئەنسۆپۆلۆژیەکان زۆر بە جوای باسی نیزامی قەرابە ئەکا باسی سیستەمی خزمەتی ئەکا باسی جۆرەکانی خێزان ئەکا هەم لە قورآانی پیرۆزیشە زۆر گرنگی بە خێزان ئەیە یعنی چەندین فەرمودو ئاەتمانەیە کە ئیش لەسەر ئینسانێتەکە ئیش لەسەر بابەتی خێزانی ئەکا لەبەرەوە هەتاکو خێزان و خزمەتی تومتۆڵ بێتە پەیوەندەکانی زیاتر بەهێزتر بێ ئەو خێزانە ئەو کۆمەڵگەی کەمتر تووشی بەرێکەوتن و بەر ئاسانەکەوێ یعنی دووربوونی تاکا لە ناو یعنی ئمە بە باسی ئەوەش بکەین سەر لە کۆمەلگەی ئیسا کە بەرکەوتنی تەکنۆلۆژیامان زۆر بەهێزە خێزانەکان ئەگەر لە بینایەکی سیانۆمی بە هەرەکەیان لە ناوینەکان دابش بوون بەڕاستی ئەم جۆرەشمان هەیە کەواتە ئەم بەرکەوتنە ئەم دوورکەوتنەوە لە خێزان لە خزمەتی جۆرێک لە کاڵبوونەوەی پەیوەندی سیلەی ڕەحمیش دروستەکە یعنی ئێمە گە بە باگراوندێکی ئاینانەش قسە بکەین چەند لە خێزانە پەیوەندەکان بەهێز بن چەند بەرکەوتنێکی ئەرێنیمان هەبێ ئەو وەرگرتن و بەخشینە بەهێزتر ئەبێ چکەمە بیرمان نەچێت یعنی لە بابەتی خێزانداریە وەزیفەیە ئەرکە بەخشینە پێگەیە باشە ئەگەر کەسێک لە گەڕێکێکە لەو کۆڵانەیە ئەگەر بەشداری مەراسیمی شایی نەکە ئەگەر مەراسیمی شین و شایی نەکات ببوونمە بۆنە ئاینی و کۆمەڵاتەکان نەکە هەستێکی ئەندامی ئەو کۆمەڵگەیە نیە ئەندامی ئەو گەڕەکە نیە دوجاری ڕەنگە ئەگەم کەسم بینیمانە جارە لە گەڕێکە کەسێکمانێ ملتەزیم نییە بۆ پرەنسی بە بەها کولتوری و ئاینانی کە لەو گەڕک و کۆمەڵگەی خۆیەتی کاتێم کەسە لی ئەخۆمیان کەسێکی ئەمریسێکی زۆر بە
کەمی خەڵک هاودەنگی ئەبێ لەبەرچی لەبەری لە پرۆسی وەرگرتن و بەخشینی بەها کۆمەڵایەتی و ئادا بەڕەسەنەکانی ئەو کۆمەلگای بەشداری نەکردووە چونکە ئێمە دوجار بیرمان نەچێت من تاکێکی ئەم خێزانم و دوجار لەو کۆڵانم لەو گەڕەکەم لەو شارم لەو کۆمەلگەیەم وەکو بنەمایەکی ڕایڵێکی بەهێز وایە هەموو ئەمانە بێ وەرگێت و ببەخشێت ئەگەر باسی تەمەنیش بکەین لە بابەتی خێزانداریە هەمووی پێگەیە هەمووی بریتە لە بەرپرسیارەتی یعنی خێزانداری وەکو چیە وەکو هەوێنێک وایە باشە دەوەکو دەستگایەکی فەرمی وایە هەموو بەها خێزانی و کۆمەڵایەتی و ئاینی سیاسەکانی تێدایە سەیری بکەی هەموو ئەمانە لە ڕەسەناتی ئەو خێزانش سەرچاوە ئەگرێ ئەگرێمە خێزانێکی تۆکمەمان هەبێ سێکەی خێزانێکی تەندروست و تێگەیشت و بەختەوەرە ئەگە پێچەوانەکەی سێر بکەین ڕەسەنایەتی نەپارێزێ گرنگی بە خزمەتی و بە خێزانداری و بەو بەها و پلۆ پێگە کۆمەڵاتیانەیە کە لەناو خێزانەیە گرنگی بەو پرەنسیبە ئاینی و کۆمەڵاتیانە دەستێکی خێزانێکی شپرزەیە خێزانێکی هەڵۆشاوە لە زمانی عەرەبی پێ لە ئەلئوسل القاوغ الفارغ ینی خێزانێکی توێکڵێکی بەتاڵە خێزانە وەکو هەیکل خێزانە بەڵام لەناوە هیچ بەها و پێگەی کۆمەڵایەتی و خێزانی و بەرپرسیارەتی تیان نییە کەواتە ئەگەر ئێمە هەتاکو بەرپرسیارەتەکان بێزکەین لەناو خێزانە سەیکەی پەیوەندی خزمەتەکان بێسترە بێ سیلی ڕەحم زیاتر بێ خێزان چەند یعنی ئاماژەیەکی ئاینیانە هەیە ئەوەنە ئاماژەی کۆمەڵایەتی تایە ئەمەنە یاسایی ئەمەنە ئابووری ئەوەنە کۆمەڵایەتیە یعنی حساب وەکو دەستگایەکی بچکۆل وەکو حساب وەکو حکوومەتێک وایە بچکۆلێ لەناو هەموو ماڵەکە ئەم دەستگای ئیشەکە ڕەنگە ئەگەر باو وەکو سەرۆ کۆمارێکیشکا دای وەکو ئەنجومەنی وەزیران وایە هەموو کاروبارەکانی ناوماڵە ژێدەستایەتی هەموو ئەمانە هەموو کاروبارەکانی ژیان لە ژێدەستی ئەم خێزانە بە هەمویان ینی کاروبارەکان دابەشکراوە تا چەند پەیوەندی خێزانی و خزمەتی و ئەو پلۆ پێگە کۆمەڵاتیانی دانراوە بەهێز بێ زیاتر خۆشگوزەرانی و ئاسوودەی ڕویان تێدەکات مامۆستا سەرکەوت مادام باسی ئادابەکانمان کە دەست خۆشە زۆر جوان و بابەتانەشی کردەوە بەس من دیسانەوەیە زیاتر لەسەر ئەمە قسەم بۆ بکەی چونکە دڵنیام ئەمە گرنگە دیسان لەسەر ئەو وێنازەینیی کە هەر بۆ کاڵبوونەوەی خزمایەتی ئەتۆ سەری جەمە پێشەمان کە هەچی هاوینە هەوار و وێلا و خان و لادە هەیە پڕەبنەوە لە خزمەکان پرسیارەکە مەیە لەبەرەوەی خێزانەکان زۆر بوون خەڵکەکە زۆر بوو کۆمەڵی خەڵک یان کۆمەڵی خزم کۆمەڵی خێزان هەیە وەکو باسی کرد ئەو تایبەتمەندیانەی جێبەجێ ناکەن واتە بە کەڵکی خزمایەتی نیان یا خۆت دووربی لێیان زۆر باشترە بۆ خۆشیان و بۆ خۆشت تاوەکو نزیکبی لێیان ئەمە نیشانەی کاڵبوونەوەی خێزانە یاخود ئەمە نیشانەی پارێزگاریکردنە لە خودی خێزان بۆ نمونە ئەگەر هاوڕێکانم چەند هاوڕێمە بێ کە دوانیان باش نەواتیادی هاوڕێم ئەمان لا بم دوانی تر ناچمەوە لایەن بەڵام خێزان هەر خێزان هەر مەجبورم لە شای و شیوە نابێ لەگەڵی بم بەڵام خۆوە کرێ کە بزانم بە کەڵک نایە لێ دوورکەمەوە ئەمە کەی ئەچێتە قاڵبی ساردکردنەوە ئەوەندە ئەچێتە قاڵبی پارێزگاریکردن لە خودی خێزان و باس کلتورەکان بۆچی ئەمە پێمان وابێ ئەمە کاڵبوونەوەیە یاخود ئەو وێنازینی دروست کراوە لە تاکی کوردیا وڵا خزمایەتی وەکو جاران نەماوە خزمەکە وەکو جاران نەماوە خزمایەتەکە ماوە خزمی باشەیە لە جێگەی خۆیان خراپیش لە جێگەی خۆیان ئەمە ماوە زیات خۆی ئێمە دایم یعنی لە بابەتی زانست دائما ڕێژەی قسە ئەکەین یعنی هیچ شتێکمان دەست تۆ ناکەم باسی وێنامەکەم حەزەکەم بەڕێستا وەکو بابەتەکە ئەگەر ئێمە خزمایەتی و خێزانداری باشە ئێمە لە ژیانە کۆمەڵی کەس ئەناسین ڕەنگە لەو کەسانی چوادۆرمان کە پلە یەک و پلە دوو پلە سێ پلە چوارە یامە لە گەڕ کۆڵانەکان لە خزمە دوورنزیکانمان کەسی چاکیشتیا و کەسی خراپیشتیایە ئەو کەسە خۆی ئەکەوێتەوە سەری بۆ ڕەنگە لە ڕووی خزمەتی و خێزانی خێزان و خزمەتی کۆمەڵی کەسی دەرەجە دووشا دروست کردو ئەمە لەگەڵ خێزان خزمانی ماڵی هاوسەرەکەی و ئەوان چوادۆریە کۆمەڵی کەس ئەناسێ ڕەنگە کەسانێکیش بناسی کە شایانی ئەو لوتف و ڕێز و ئەوە نەبێ خۆت جۆرێک لە پارێزبندی دروستەکەی ئەمە بریتە لەوەی کە بەها کۆمەڵاتەکان خێزانەکە دەپارێزی یعنی مەرجی نییە تۆ ئیلا هەموو کەسێک ناسێ بێ ئەو پەیوەندی کۆمەڵایەتی تو هەر بێ بەرگەرم و گوڕ و بەردەوام بێ بەمانایەکی تر بازانستیانتر قسە بکەین تۆکمەی خێزان و ئەو پەیوەندی کۆمەڵاتیانی کە تۆ وەرەگری نابێ هیچ دەراویشتێکی تر کە لە دەزۆردانێکی دەرەکی وا بکە کە بەها خێزانەکان و ڕەسەناتەکانی تۆ تێک بدە بەداخەوە ئێمە لە ناو خێزانە زۆر جار کللتورێکی خراپی ڕۆژئاوای یعنی ناکرێت و هەموو شتێکی وەرگری ڕۆژئاوای وەرگی لێرە ناو کۆمەلگەی خۆتا بیچەسپێنی بەڵێ چکە عرە بڵێ کول ممنوعی مەرغوب دایم شتە خراپ و مەمنوعەکان مەرغوبە بن لە کۆمەلگەیە بۆن بوونە ینی ئێمە کاتێک یعنی کە تۆ شتەکانی خۆمان لە کۆمەلگە خۆمان نابینی بۆ مێ کەسێکە بین نەخۆشە یعنی ئەو کەسە بۆ چەند دقەیەک سەردانی ئەکا یەکێکە لە ئادابە جوانەکانی ڕەسەناتی کۆمەلگەی خۆمان هەم
وەزیفەیەکی کۆمەڵایەتیت بەجێگەیان هەم ئەزلێکی ئاینیانە دەست ئەەکەوێ هەم ئاسوودەی دەروونە یعنی بۆ مە کاتێک کە سەردانی مەراسیمێکی بە خاکسپاردنەکەی کاتێکە چی بۆ مزگەوت بابەتێکی تەعزیەوە چەند ئەو بەها کۆمەڵاتیانی خۆت بەهێزتر ئەەکەی و قسێکی ژێ ئەڵە دایم چاوی ئەو کەسەی کە کەسی ئەمرێت چاوی تیژە ئەو کەسانە ئەبینێت کە لە خۆشیە لەگەڵەوە بێ لە ناخۆشیە لەگەڵی بێ لەبەر ئەوە بەهای خێزان و خزمەتی بریتێ لەو وەرگتن و بەخشنەی کە هەیە بەمانایەکی تر کەسانێکمان هەیە زۆر نزیکن لە ڕووی خزمەتیەوە بەڵام چووکە هەموو و عیلاقاتیان نەماوە زۆر پەیوەندەکانە کاڵ بۆتەوە ڕەنگە بۆی بێع و معاملەیەکەوە لە بۆی کڕینی فرۆشتنی خان و زەویەکەوە بۆی مڵکێکە بۆی سارێکەوە ساردی کەوتە بینیان دەیان ساڵژە سەردان یەکتری ناکەن کەواتە با ئێمە خزمی یەکتریش بین با ئێمە کەسی نزیک یەکتری بین ئەگەر ئاموشۆکردن و ڕێزگرتن و خۆشەویستی و ئەو بەخشنی وەرگرتن و ئەو سیلەی ڕەحم و لایەنە کۆمەڵاتیانە جێبەجێنەکەن پەیوەندەکانمان کاڵ بێتەوە کاتێک کە پەیوەندەکان کاڵ بووە زەرمەندی هەردوو لامان تای دروزە بێ چکە ئەمە پێگەیەکمانێت لەو پێگە بەخشینی وەرگرتنە ناتوانین بەهاکانی خۆی بە تەواتی پێ بدەین لەبەر ئەوە هەر بە مانایەکی ئاینانەش لە ڕووی ئەو ئەرک و وەزایفانەوە زیاتر گرنگی بە خێزان ئەدرێ ینی خێزان و خزمەتی بەهایکی زۆر بەرزی هەیە چکە هەر دروستکردنی خێزان ئاەت و حەدیسی لەسەر دوای ئەوە بەهێزکردنی پەیوەندی خزمەتی و سیلەی ڕەحم زۆر گرنگە لە هەموو بوارەکە هەر لە لایەنە ئاینیەکەش و لایەنە کۆمەڵاتێکەش لەبەرەوە هەر دابڕانێک هەر بچڕانی کۆمەڵاتی کێشەی زۆر گەورەت بۆ دروستەکە بەمانایەکتر ئەگەر قسە بکەین بۆ ئەگەر تاکێک چێ بۆ وڵاتێکی ڕۆژئاوایی بۆمە چ بۆ ئەوروپا ئەگەر 10 ساڵیان 5 ساڵ لەو خێزانەدا بڕێ سیرەکەی لە زۆرشت مەرحومە بێت یعنی هیچی پێ نامێنێتەوە لە ڕووی ئاینەکەیە و لە ڕووی کۆمەڵاتی و لە ڕووی کولتوریەوە با لە ڕێ بابەت بە جیازێکی تەلەفۆنیش قسە بکە باشەوان ناشەوانێک بە ئەمریکی ئەلکترۆنی پەیوەندیەک دروستکە لەگەڵ خێزانەکە لە خانوادەکەی هەستەکە ئەندامی ئەو کۆمەڵگەینی ئەندامی ئەو خێزانە نییە دابراوە لەو کەشوهەوە کۆمەڵاتیکە بۆی دروستکراوە لەبەر ئەوە خێزان خزمەتی ئەو پلەبەندی کە دروستکراوە هەموو گرنگن بۆ ژیانی ڕۆژانەمان بریتێلەوەی کە ئەم تاکە زیندوێتی و ڕەسەنایەتی و لایەنە کللتوریەکی و لەو کۆمەڵگەی خۆیان دەپارێزێت ئەو کێشی کێسە جیلی ئێستا پێوەناڵێنێ بەراوردکاریە ئەین زۆر جار بۆی کە ئەمان ڕاستکەنەوە هەمیشە بەراورد دەکەن بە ڕابردوو باشتر بووە ڕابردوو خەڵک زیاتر بەدەم دایک و باوکیەوە بۆ هەر بنمونە پەیوەندی خزمەتی باش بووە ئەنی ئەمە ڕێگە چارەیە بۆ ئەوەی کە جیلی نوێ ئەو بەها کللتوری جوانانەی تێدا زیندوو بکرێتەوە یاخود ئێمە چی بکەین بۆ ئەوی کە جارێکی تر ئەو دابنێریتە جوانانەی کە لە کوردەواری کۆنا هەبووە زیندوو بکەینەوە پرسیارێکی بەجێ و زۆر سەرنجڕاکێشە بەڕاستی بۆ من لەبەر ئەوە سەرێکی شتێک لەناو ئەم تاکە تازانانی بڵین لەناو ئەم جیلە نوێ دروست بووە ڕۆحێکی هەڵگەڕاوی هێدایم لەناو خێزانای بڵین دژی خێزانەکەیەتی دژی کۆمەڵیانی بە ڕوتێکی ئیشەکات نەحسا بۆ خێزان ئەکا نەحسا بۆ کللتور ئەکا نەحسا بۆ کۆمەلگا ئەکا نەحسا بۆ ڕنگ و شێ و جلوبەرگ و لایانی کەسایەتی ئەوانە ئەکا ڕوتێکی هەڵبژاردە خۆی زۆر دائەبڕێت ئەمەش بە زەرمەندی خۆی کۆتایی پێدە لەبەرەوە تاک ناتوانێت بە هەموو ئاڕاستەکانی خۆی بە هەموو لایەنەکانی ژیانی خۆیان پەلباوێژ و هەموو سنوورەکان ببڕێ لەبەرەوە گۆڕانکاری لە تۆ بتوێ بەرامبەر خێزانێکی خۆت بەرامبەر ئاین و کللتور و کۆمەڵگەی خۆت بەرە ئەمانە یعنی ڕوحێکی دژبوونێت دروست لە خۆتا دروستکەی مەحاڵە یعنی من بەلامەوە جوانە گەنجێک بێت نوێخواز بێت باشە شتێکی بەسوودی پێ بۆ خۆی بە خێزان بۆ کۆمەڵەکەی بەڵام ناکرێتەوە هەموو ئاداب و ڕەسەناتی کۆمەلگەی خۆ زەربی سفرکەیت و هەموو شتەکانی خۆت وەلا بنێت و دژی بیت ئەمانە لەناو هەنێک لە تازە پێگەشتەکان لەناو گەنجەکانی خۆمان نبینی کە جۆرێک لە دژبوونی پێبەخشێ ڕەنگە لە بۆی خوێندنەوەی خۆی کە یعنی ئێمە شتێک ئەبینی کە مەترسیدا بەڕاستی بەراوردکردنی کللتوری خۆیان بە کللتورێکی تری ڕۆژئاوایان یا وڵاتی تر ئەمە بەترسی بۆ دروستەکە بە ئەم چەمکەش ڕاستکەینەوە هیچ کللتوری کۆمەلگەیەکمانی لەگەڵ کللتوری کۆمەلگەی ترە کوتومت 100% هەموو شتێکی وەک یەک بێ کاتێک ڕەسەنایەتی و کللتوری کۆمەلگەیەک جوانە کە کۆمەڵە مقاومەتیان کۆمەڵی هەبوونی کللتوری خۆی هەیە من وەکو کۆمەک و تاگی کوردی جیاوازم لە تاگی کۆمەلگەیەکی عەرەبی لە کۆمەلگەیەکی ئەوروپی لە کۆمەلگەیەکی ئێرانیان تورکی ئەمەش ڕەسەنایەتی زیندوێتی کۆمەلگەی کوردی ئەپارێزێ ڕەسەنایەتی خێزانی و خزمەتی پەیوەندەکان ئەپارێزێ هەر بەمانایەکتر ئەو مەراسیمی خێزانداری و خزمەتی و
تەعزیە و شینوشایی کە لە ناو شاری سلێمانی ئەکرێ زۆر جیاوازە لە شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ئەکرێ یان لە شارەکانی ئێران ئەکریان لە تورکیان لە وڵاتەکانی تر خۆ هەمووشمان کۆمەڵگەی ئیسلامین هەمووشمان لەم وڵاتان نزیکایەتیمانێ بەڵام ئەم نزیکە ئەم بابەتە کللتوری و کۆمەڵاتیانی کە پێیوەستە بە خۆمەوە پێویستە ڕەسەنایەتی و ئادابەکانی پێویستە بە کۆمەڵگەی کوردەوارە بیپارێزین ڕێبەرەوە گرنگە لە بابەتی ئادابەکانی خزمەتی و خێزانداریە ئەو تاکە شانازی بە و بەهاجوانانەی کۆمەلگەی خۆی بکە کە بربەستێکە بۆ ئەوی کە تووشی گیرروگرفت نەبێ بەمانایەکی تر ئەگەر ئەم تاکانە هەموو بەها کۆمەڵاتەکان ئادابەت جوان و ڕسانەتەکانی کۆمەڵگەی کوردی وەلا بنێت سەرەکەی تاجێکی بێپەڕووباڵە هیچ شوناسێکی نییە لەبەرەوە ڕەسەنایەتی کللتور و خزمەتی و خێزان ئەم پەیوەندیانە بەشێکە لەو ئادابانەی کە لەناو کللتوری کۆمەڵگەی کوردیا چەسپیوە ئەگەر بێت و ئێمە خۆمانی لێ بەدوور بگرێت دوورە پرێز بین زەرمەند یەکەم بۆ کللتور بۆ تاکە ئەگەڕێتەوە بەڵام ئەکرێ ینی وە کەسانێش شتێ بکەن کە تەمەنیان هەیە دەکرێت بەهۆی سەردەمەکەوە کۆمەڵە گۆڕانکاری بکرێ ینی ناکرێت جیلێک کە هی ئەم سەردەمێ وەکو سەردەمی پێشوو هەڵسو کەوتکایە خۆت خۆی بسازێنێت ڕاستە چەقبەستی لە هیچ باەک شت پێ من بەخۆش بەختانە توێژ ماسەرەکەم لەسەر بابەتی گەشەبێدانی کللتور بوو ڕەنگە ئەگەر بڵێم لە ناو بیرمەندە عەرەبەکانە دووسێت توێژینەمانەیە لەسەر بابەتی تەنمەی سەقافی لەسەر ئەوانە مژە لەبەر بابەتی کللتور و تەنمی ئەوانە ئەم بابەتم بۆ یەکەم بابەتێکی زۆر ئاڵۆز و قورسە و بابەتێکی زۆر سەرژاکێشە ئێمە ئەگەر قسە لەسەرکەی کللتور خۆی بەهای کللتوری وەکو خوێنی ئینسان وایە چۆن خوێن لە ناو دڵ ئەچێ بۆ دەمارەکان دایم لە سووری گۆڕانکاری و لە جوڵایە ئەگەر کللتوریش ئەگەر بۆ سێ تووشی چەقبەستویە بێت و ئەو ئەمرێت بە ئەم قسەی ڕاستکەینەوە ئەگەر ئێمە ئەم ئادابە جوانانی کە لە ناو کۆمەڵگەی خۆمانایە نەوە بە دوایەوە نەگوازێتەوە جۆری لە گۆڕانکاری و جوڵی تێ نەکەوێ تووشی وەستانە بێ ئەگەر ئێمە کللتورەکەمان وەستابێ بە کەلەپور و شتێکی کۆن ئێستا بۆن مەگەر ئێمە باسی ساڵانی 1970کان بکەین 1970کان من نایزانم پاش میراتێکە وەکو میراتی کەلەپوری بۆ من ماوەتەوە ئەو شتانێک کە دەماودەم بۆ من ئەگێڕێتەوە بەڵام ئەگەر من باسی ئیستا بکەم ئەو شتانێک کە خێزانەکەم دایک و باوکم باپیرمەوانم کە لەوانەوە بە زیندوی ماوەتەوە شتێکی کللتوریە و لە ناو ڕێحیتی هەمانە ئیشەکات بۆ نمونە ئەو سەردانانەی کە لە ناو جەژنە ئەو خواردن لێنان و چێشت و گۆشت و چوزانم ئەو سەردانی خزمەتی و خێزانداری و سەردان و گەشت و گوزارە و ئەوانەی کە ئەکرا لە ڕۆژانی هەینی لە ڕۆژانی جەژنە ئەو زیندوکردنەوەی خزمەتی و خێزاندارانە لە ئیستەش و لە هەفتاکانیش و لە پەنجەکانش حتا لە پێشتریشە هەر بە بەردەوامی ماوەتەوە کەواتە ئەمەیە پێڵم پاراستنی ڕەسەنایەتی کللتوری ئەو بەها جوانانەیە کە نەوە لە دوایەوە دەستیان پێوەگرتووە کە بە جوان پارێزێ ڕەنگە گۆڕانکارێکی شتێتا کرابێ هەر لە جۆری خواردن دروستکردن و لە ئوسلوبی لەو شێوازی خواردن ئەوانە هەتا لە مەراسیمی شین و شای لە ئێستش گۆڕاوە بەڵام هەر مانا مەغزاکە هەر مانای شین و شاییە کەواتە ئەم بەها کۆمەڵایەتی و کللتوریانی کە لە ناو ڕەسەناتی خێزان و خێزانداری خزمەتیایە هەتاکو بپارێزەوە بمێنێتەوە زیاتر خێزان بە تۆکمەی بە باشی ئەهێڵێتەوە ماوەستا سەرکەوت چەند خولەکێکی زۆر کەمانمەوە حەزەکەم ئەم دوو بابەتە بەڕاستی هۆڵامەکەی وەرگرمەوە ڕۆڵی ئاین لە پارێزگاریکردنی خێزان و خزمایەتی و ڕێزگرتن لەو کللتورە باشانەی کە هەن دووش ڕۆڵی پەروەردە چکە لە کۆتاییە دامەزراوە میریەکان دەسەڵات و حکوومەت ڕۆڵی هەیە لە پارێزگاریکردن لە کللتور و هێنانی کللتوری نوێ من پێم وایە کۆمەلگای کوردی بە گەنجە زۆر سەرڕۆکانی شەهێش تا زۆر کللتوری و پارێزگاری لە دابوونەریت و گەورە و بچووکی کۆمەلگای کوردیەکەن بەداخۆ نامێ بابەتەکە سیاسی بکەم ئەوە دەسەڵات و حکوومەتی هەرێمی کوردستانە دانیشتوان و هاوڵاتیان و کللتور و فەرهەنگی ئیهمال کردووە ئەسەن دژایەتیشیەکە کەواتە هەم ئاین هەم دەسەڵات چ ڕۆڵێکی هەبێت لە پارێزگاریکردندا تەبعاً بەلای منەوە گرنگترین شت کە من ناوێنم دەستگای پەروەردەیەکان هەم ئاین بەشێک لە پرۆسی پەروەردە ینی تۆ ناتوانێت ئاین جاکەیتەوە ئاین یەکێکە لەو بنەما باش و گرنگانەی کە لە هەموو کۆمەڵەکانە تان لە سی ڕۆژ ئاواژ بکەی موسسەی زۆر گەورانەیە کە گرنگی لە بنەما پەروەردەکانی خێزانێن لە ڕێگەی ئاینەوە دوای ئەوە دەسەڵات خێزان دامەزراوەکانی و قوتابخانە هەتاکو زانکۆ ئەمانە ڕۆڵی گرنگیانەیە لە پاراستن و هێڵانەوەی بابەتی لایەنە کللتورەکان و خێزان و خزمەتی بەمانایەکتر با قسە بکەین
ئەگەر ئێمە بڵێن زانستەکانی کۆمەڵناسی و دەروونناسی و زانستی پزیشکی و زانستی یاسا ئەمانە کە کار لەسەر بابەتی خێزانێکن و چەندین تیۆرمانێ ئیش لەسەر بابەتی خێزان و خزمەتێکن و بابەتی ئەنسۆپۆلۆژیا و زانستەکانی هەتا دوایی دەیان زانستمانە ئیش لەسەر خێزان و خزمەتی ئەەکە و دەیان تیۆریشمان هەیە پێچوانی ئەمەمان هەیە بۆ من ڕوتێک لە ڕۆژاوا دروستە بێ سێکی پێچوانی بوارە خێزانەکان ئیژەکە یعنی ئێمە گرنگە هەم خێزان هەم پەروەردە هەم لایەنە ئاینەکە هەم دەستگا ڕسمەکانی وەکو حکوومەت وێنایەکی گرنگی خێزان هەیە کە هەمومان دەستمان پێوە بێت چکە ئەمە 2000 بیرمانە چێ پاراستنی بەها کۆمەڵایەتی و ئاداب و کولتور تەنها بە خێزانێک بەڕێوە ناچێت تەنها بە ئاینیش بەڕێوە ناچێت ئەبێ تێگەشتنی و هۆشیاری گشتیمان هەبێت کە بەرپرسیارەتی گەورە لەسەر شانی تاک بە تاکی خێزانەکان گروپەکان کۆمەلگا لایەنی ئاینی لەگەڵ حکوومەتە ئەمانە ئەبێ هەمویان کۆدەنگ و هاوڕابن لەسەر ئەوەی کۆمەڵی پرەنسیبی گشتیمانی هێڵی سوورە نابێ بەزرێنێ بۆن من نابێ بشێوێنرێ نابێ خەڵکانێگە بێ کە بەڕاست چۆپە لەسەر لایەنی خێزان هەموو شتێکی کۆمەڵی کوردی زەربی سفرکات ڕاستە کۆمەڵێک شتی خراپانەی لە کۆمەڵ لە هەموو کۆمەڵگێکە لە پرۆسەی خێزان و خزمەتی و هەموو لایەنەکانی ژیانە کۆمەڵە لایانی ئەرێنی و لایەن ئەرێنی هەیە بەڵامەوە حکوومەتە بێت دەستگایەکێ بێ وە پلانی هەبێ هەم خێزان هەم خزمەتی هەم بوارەکانی پەرۆدە و پێگانی کۆمەڵایەتی بەهێزکە کە بۆی خێزانێکی بەختەوەرمان هەبێ تایکی خۆشگوزەرانمان هەبێ کە هەم لایانی ئاینیمان هەم ئادابەکانی کۆمەڵی کوردەواری پارێزین و لەو چوارچێوە بمێنینەوە. زۆر سپاس بۆ بەڕێز سەرکەوت عەبدولقادر مەستەر لە کۆمەڵناسی سپاس بۆ ئامادەبوونی لەگەڵ سپاس دەکەم.